لە دووەم تەوری بەیانی باش کوردستاندا ئێمە باس لە بابەتێک دەکەین پێوەستا بە ئارایش یاخود بابەتی جوانکاری خانمان. ئەمڕۆ 8 مارسە سەرەتای گفتوگۆکانم بێگومان بۆ دەست پێ دەکەم کە تا چەندێک لە بوارە جیاوازەکانی کۆمەڵگەدا پاڵپشتی خانمان کراوە کە خانمێکی خاوەنکار لەگەڵ ئێمەدایە پێمان دەڵێت ئەو ڕێگریانە چی بوون کە هاتوونەتە پێشی وهروەها ئەو پشگیریانە چی بوون کە یارمەتی دەریەم خاتونە بوون بۆی تواناکانی خۆی بنەخشێنێت و لەگەڵەوەدا ئێمە باس لە مکیاژ دەکەین، باس لە جۆرە جیاوازەکانی داهێنان و جوانکردنی قژ دەکەین یاخۆ جوانکاری لە بواری قژدا دەکەین. ئێمە دەپرسین لەگەڵەوەدا خەریکە بە تەواتی دەچینە وەرزی بەهارەوە، دواتر وەرزی هاوین، جیاوازی چێ لە نێوان ئەو مکیاجی کە لە نێو ئەم دوو وەرزەدا دەکرێت لەگەڵ ئەو مکیاجی کە لەم دوو وەرزەی پێشودا کە هەریەکە لە پاییز و زستان بۆ کردومانە، باس لە هادیئی و ڕەنگاوڕەنگی و باس لە هێمنی ڕەنگەکان دەکەین کە لە مکیاجکردندا لەم وەرزانەدا بەکار دەهێنرێت. ینی نزیکی نەورۆزیشین بەگشتی خواستە سەر ئارایشگاکان بۆ مکیاجکردن بۆ مایکاپکردن چۆنە. خاتو شۆخان نەوزاد خاوەنی ئارایشگا لەگەڵ ئێمەدایە ڕاستەوخۆ. خاتو شۆخان سڵاوت لێبێ و بانیت باش سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی دەستپێکیش 8 مارست پیرۆز بێت. سڵاو خاتونکان، ئێوە باشن. سەرەتا پیرۆزبایی لە خۆم و ستافەکەم و سەرجەم ژنانی کوردستانەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم میوانداریە. زۆر سپاس خاتو شۆخان. بە پێشوی بینە سەر بابەتی مکیاج و قژ و ئەم بابەتانە بەپرسم تۆکو خانمێک کە خاوەنی ئارێژگای خۆتیت تا چنێک لە نێو کۆمەڵگەدا پاڵپشتی کراویت، تا چنێک ڕێگەت بۆ خۆش کراوە بۆەوەی تواناکانی خۆت بەگەڕ بخەیت و بتوانی ڕێڕەوێک بۆ ژیان و جاهاتی خۆت دروست بکەیت. بەڵێ لە ئێستادا زۆر باشە، ینی پاڵپشتێکی زۆر باشم هەیە لەلایەن خێزانەکەمەوە. زۆر سوپاسیانەکەم. لە ئێستادا لە بۆ کارەکانم سنتیکا زۆر پاڵپشتمە، زۆر سوپاسیانەکەم. زۆر سپاسی ئێوەشەکەم. زۆر سپاس خاتو شۆخان. کەواتە بابینە سەر بابەتی مکیاج و قژ و بابەتی کە خۆمان ئەمڕۆ تەوەرەکەمان بۆ دیاری کردووە. ئەم خانمەی کە لە بەردەستی تۆدایە ئەمڕۆ چ جۆرە مکیاجێکی بۆ دەکەیت؟ بەڵێکیانەکەم ئێستا بەرە وەرزی بەهار ئەچین، زیاتر ڕەنەکراوەکان بەکار ئەهێنین لەبەر ئەوەی ئەم ساڵمۆدی زۆر لە ڕەنگە زەقەکانە لەگەڵ ئەو جلەی کە لەبەری ئەکا بێ بیگونجێنین. اینجا ئێستا ڕەنگێکی بەهارەی بۆکەم. باشە، چی ڕەنگێکی بۆکەی خاتو شۆخان؟ ئەو ڕەنگە بەهاریە چی ڕەنگێکە؟ ئەو ڕەنگە بەهاریە زیاتر لە پەمەیی و پرتەقاڵی تێکەڵاوە بۆ پشتاوەکەی، بۆ هەر ئەلاینەریشی بۆ بەکار ئەهێنم لەگەڵیا، بۆ هایلایتەکەشی تۆزێک هایلایتەکەی زەق بۆ ئەەکەم. ئەو کاتە بۆ ئەم وەرزە زۆر جوان ئەبێت. لێوێکی کاڵیشی بۆکەم. باشە، بۆی بکە باەمە بینەری بین بزانین چۆن کاری خۆت هەروەها دەستڕەنگینی خۆ توانای خۆ لەسەر ڕوخساری خانمێک دەنەخشێنی خاتو شۆخان. باشە ڕۆحەکەم. باشە خاتو شۆخان، لەگەڵەوەی تۆ کار دەکەی با من هەندێک پرسیار ئاراستی تۆ بکەم. مکیاجکردن سەرەتا لە چیەوە دەست پێ دەکرێت؟ هەندێک جار فاوندیشن یاخود بڵین ئەو ئەساسی کە لەسەر ڕوخسارماندا دەنین بەکاردێنرێت بۆ دەستپێکی مکیاجەکە، هەندێک جار برۆ و پشتە چاو ئەکرێت. کامی زیاتر دروستە؟ خۆی ئەگەر ئەبێ سەیری پێستەکە بکەیت، پێستەکە وشک بێت، ئەبێ پرایمەر بەکاربێنی چاوکەرەوە، ئەبێ پرایمەر بەکاربێنی لە بۆی ئەساسەکە و بۆستێ بەسەر دەم و چاوەکەوە کە پرایمەرەکە و بەکارهێنا ئەساسێکی بۆ ئەەکەین، فاندۆشنی بۆ ئەەکەین. اینجا دوای ئەوە دەست ئەەکەین بە چاوی. باشە، هیچ لوس پاودەرێک یاخود مسەبتێک دەتوانی بەکاربێنی بۆ ئەوەی ئەساسەکە بە پێستیەوە دەرنەچێت تێک نەچێت تا و کاتی تۆ چۆن بڵێ پشتە چاوەکەی بۆکەی یا ناشێدۆکەی بۆکەی. ئەمە تەبەقەی یەکەمە، ئەمە بەس ئەوەیە پێستەکەی خۆی ئەشارێتەوە بە فولکەڤەر، ئیتر پێستی خۆی نامێنێت. دوای دەست ئەەکەین بە کۆنتۆر و ڕەخستنی بەشەکانی دەموچاوی. باشە، ئەو فاوندیشنەی کە بەکارهێنی و ساسی کە بەکارهێنی باسێ لە دوو چین کرد.
خات و شۆخان بۆ شێندێک جار باس لەوە دەکرێت کە بۆ زیاتر وەرزە زستانەکان فاوندیشنی فولکەڤەر بەکار بهێنرێت باشترە وەک لە ڕوونەکە و هەروەها باس لەوە دەکرێت کە لە وەرزە گەرمەکان و بەهاردا تا فاوندیشنەکە ڕوونتر بێ کەڤەری کەمتر بێ جوانتر بە پێستەوە ئەوەستێ جوانتر چۆن بڵێ ڕوخسارێکی ناسک نیشان دەدات. خۆی سپرایەکیش هەیە با نەبێ بۆ ڕێکلام هیچ ناوی هیچی نەکناڵم سپراکە دوای ئەوەی کە بەکارهێنانی مکیاجەکە تەسبیت ئەبێ لەسەر دەموچاوەکە زۆر جوان تەسبیت ئەبێت هیچ بۆ نەبوو هاوی نەبۆ زستان هیچ کێشەیەکیشی نابێت یعنی لە وەرزە گەرمەکانیشە ئەو سپرایە بەکار بێنە دەموچاوەکە تا 24 ساعتیش تێک ناچێت. زۆر چاکار خۆی و گلەی یەکە لای خانمان کە دەڵێن لە وەرزە گەرمەکاندا زووتر مکیاچیان بڵین ئەساس و ئەم بابەتانە بە دەموچاویانەوە ئەتوێتەوە ئەم سپرای بەخۆی چارەسەری و کێشە دەکات و هەروەها ئەو هەڵە باوانەی کە لە کاتی بەکارهێنانی سپرایە دەکرێت چییە؟ بەڵێ ناڵێم ئەو سپرایە بەکار ئەهێنرێ دوایی بۆ تەسبیت بەڵام بە عادەتەن ئەوانەی کە پێستیان چەورە زیاتر مکیاجیان پێوە ئەڕوات ئەو کاتە ئەبێت زۆر بە حەزەرەوە مکیاجەکەی بۆ بەکاربێنی ئەو ئەساسیکەی خەیتە سەر دەموچاوەکەی بۆ پێستەکەی تایبەت بە پێستی خۆی ئەبێ بەکاری بێنی نابێ زۆر چەور بێت زۆر مادەی چەوری تیا بێت ئەوەی کە بەکاری ئەهێنیت. زۆر باشە تۆ ئێستا خەریکی نەخشاندنی برۆی ئەم خانمەی شێوازە جیاوازەکانی چاکردنی برۆ چۆنە لە کاتی مکیاجکردندا ئێستا باوی جێڵ و ئەم بابەتانەیە و لە کۆندا قەڵەم و هەندێک جار پاودەریش بەکاردێنێ باسی ئەم جۆرە جیاوازانەمان بۆ بکەی خات و شۆخان. بەڵێ ئەگەر خۆی مووی تەبیعی برۆی پێوە بێ پێویست بە جێڵ ناکات بەس ئەوەیە بە ماسکارە چاکی ئەەکەیت و ئەینەخشێنی بەڵام ئێستا ئەم مۆدلەی کە لە بەردەستی منایە پێشتر تاتۆیە تاتۆکەی کاڵ بۆتەوانێ پێویستەکە بە جێڵ بۆی کێشیت. زۆر چاکام هەنگاوی کێسە تۆی کەی لوس پاودەرە لەسەر ڕوخساری و خانمەیدانی و سوودەکانی چییە بۆ چی شتێک بەکار دێنرێت و لە چی کاتێکیشدا ئاساییە کە بەکار نەهێنرێت واڵە باوەکانیش لە کاتی بەکارهێنانی لوس پاودەر و پاودەردا بەگشتی چییە؟ ئێستا ئەمە کنتوری بۆ ئەەکەم بۆ ئەم خاتونە ئەویش شێپی دەموچاوەکەی بۆ دەرئەکەم ئەوانەی کە ڕوومەتیان نییە تۆزێک کوڵمەکانیان بەرزتر دەرئەخات اینجا شێپی لوتی دەرەکەین بۆی تۆزێ باریکتر دەرکەوێت. باشە خات و شۆخان چەند جۆرێکی جیاواز دەبینین لە کاتی کۆنتورکردندا وەرنە بۆ کەسانی دەموچاوێکی زعیفیان هەیە با بڵین بە کۆنتور دەموچاویان خڕ دەکەنەوە ڕوومەتیان زیاتر زەق دەکەنەوە و هەندێک کەسی شەیە و کەسانی کە بمنا دەموچاوێکی خڕیانەیە هەندێک جار پەنا دەبنە بەر ئەوەی کە دەموچاوەکە لاوازتر دەربخەن تەکنیکە جیاوازەکانی کۆنتور چۆنن؟ چۆن لە ڕوخسارێکەوە بۆ ڕوخسارێکی تر جیاوازی دەبێت چۆن لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر جیاوازی دروست دەکەن؟ بەڵێ گیانی من ئێستا ئەم خاتونە خۆی تۆزێ کوڵمی هەیە ڕوومەتەکانی بەرزن زۆر ناهێنی نەخوارەوە بۆی زیاتر دەرکەوێت. ئەوتە کۆنتورەکە زیاتر نایانی نەخوارەوە ئەمە زیاتر ڕوومەتی دەرەخۆیان هەر هیچ کوڵم بەڵێ ئەمە زیاتر ڕوومەتی دەرەخە ئەمە ناهێنی تەخوارەوە لە ئاستی لوت ئەیگریت ئەوەنە ڕوومەتەکەی خڕتر دەرەخات ئەبێ بەڕێی لوتی زیاتر کەی بە نیشانە. باشە. بۆ ئەوەی کە چاوی زیاتر دەرکەوێت
ئێمە بڕژەنی بۆ دائنین. باشە برژەنگ پێش ئەوەی کە پشتە چاو بۆم خانمە بکرێت دائەنرێت یان کێشیش کێشەیە دروست ناکە بووم نە پێش جوانکاری چاوەکەی بۆ بکرێت. نانا ئێستا پشتە چاو نانا ڕۆحەکەم ئێستا پشتە چای بۆ ئەەکەین و اینجا بڕژانەکەشی بۆ دانین. زۆر چاکە ئەم خاتونە جلێکی زەردی لە بەردایە خات و شۆخان لەگەڵ ڕەنگی زەردا بۆ نمونە کە ئەمساڵ بۆ جلی کوردیش بە شێوازێکی بەرچاوە بینین کە نەوەڵاوی ڕاستی لێ کوردی نەکەوتین. نەنا ئەزانم ڕاستەکەی مەبەستمەوەیە کە ڕەنگە جیاوازەکان چۆن مکیاجی لەگەڵدا دەکونجێنرێت بۆم نام خاتونە کە جلێکی زەردی لە بەردایە چ جۆرە ڕەنگێکی مکیاجی بۆ دەکرێت ڕەنگی پەمەی لەگەڵدا دەگونجێنرێت یان تەنیا ڕەنگی خەنەی باو چۆن بڵێ قاوەی باو پەمەی و بەڵێ 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 ئێستا ڕەنەکانی بۆ تێکەڵاو ئەەکەم زەردیشی بۆ تیا بەکارێنم زیرەی. باشە باسی ڕنگ تێکەڵکردنێ کرد هوەری مکیاجکردن تا چنێک پێویستی بەوەیە تاکێک سەرەتا بزانێ ڕەنگەکان تێکەڵکات یعنی هەندێک جارەوەمان بینیوە بە سێ ڕنگ چەندین ڕەنگی جیاواز کاتی مکیاجکردندا دروست کراوە. بەڵێ خۆی عادەتەن کە ڕەنێکی تۆخە بۆ ئاخیری چاو کرد چاوەکە گەورەتر دەرەخات اینجا لە تا سوچی چاو کاڵی ئەەکەیتەوە یعنی بەرەو کاڵیت ئەو کاتە چاوەکە درێژتر و جوانتریش دەرەکەوێ. خاتو شۆخان هەندێک ڕەنگی جلوبەرگ هەیە بۆ نمونە هەردوو جۆر لە ڕەنگی مکیاجی لەگەڵدا بەکاردەهێنرێت ئەو ڕەنگانە بەگشتی چین بۆ نمونە هەندێک جار باسی شین دەکرێت کە هەم ڕەنگی پەمەی هەم ڕەنگێکی قاوەی باویشی لەگەڵدا بەکاردەهێنرێت باسی مۆر دەکرێت ئەم ڕەنگە جیاوازانە چۆن بەپێی جلەکە ئەتوانین مکیاجێکی لەگەڵا بگونجێنین. بەڵێ گیانەکەم ئێستا لەم ساڵە ڕەنە زەقەکان باوە بۆ جل بەس تۆ ئەبێ سێری کەسەکە بکەیت خۆ لەگەڵ مکیاجەکەی لەگەڵ جلەکانی زۆر نابێ وەکو یەک بیان زەق بێت. ئێستا ڕەنگی شین زۆر باوە لەگەڵ مۆر ئەمساڵ ئەو کاتە بەس خەتێکی ژێر چاوی ئەو ڕەنەی جلەکەی ئەەکەیت چکە زۆر زەق ئەبێت ئەو ڕەنانە. زۆر چاکە. بەپێی ئەو ڕوخساری کە مەیکەپ دەکا خات و شۆخان شێوازی مەیکەپکردنەکە گۆڕانکاری بەسەردادێ بۆ ناو کەسانی کە چاویان خڕا یاخودۆ کەسانی کە چاوێکی گەورە و ڕاکێشراویان هەیە ئەمانە جیاوازیان چۆنە؟ ئەمە ئەو چاوانێک کە خڕ و گەورەن بە هیچ شێوەیە نابێت تۆ گەورەتێک دەریخیت چکە تۆ چاوەکە دوای زەق ئەبێ لە ڕستمە. ئەو چاوانی کە گەورن زیاتر شتی ماتی بۆ ئەەکەیت چاوەکەش ڕەش ئەەکەیت ناوچاوی بۆ ڕەش ئەەکەی بەڵام ئەو چاوانی کە بچووکن عادەتەن ناوچاویان سپی ئەکرێ بۆی زیاتر دەرکەوێ. ئای بۆ نمونە لە کاتی مەیکەپکردن بۆ چاودا ئایلاینەر و قەڵەمی سپی و هەندێک بابەتی تر بەکاردەهێنرێن ئەمانە چین چۆن بەکارەهێنرێن بەپێی چاوە جیاوازەکان بەپێی جلوبەر ئێستا خۆی بەڵێ ئێستا زۆر مۆدی ئالاینەر نەماوە یعنی بڵێم بۆ مۆد چونکە ئێستا بڕژەنانەی ئەم کۆمپانیانە دروستی ئەەکەن ئەوە بە شێوەیەکی جوان دروستی ئەەکەن ئایلاینەریش پێویست نییە یعنی ئەگەر تۆ بۆنەیەکت هەبێ برژەن بەکار بێنیت ئەو کاتە ئەلاینەریشە ناوێت چونکە شێوەی برژانەکە کە دروست کراوە ئێستا لە بەشی ئاخیری زیاترە. ئێستا من ئەم برژانەم داناوە ئێستا ئەگەر چاو بکاتەوە ئەڵی ئەلاینەریشی کردووە ینی بۆ یەکێکە چاوی زۆر گەورە و جوان بێت ئەلاینەریشی ناوێت. جاواب بکەرەوە ینی سی فەرقی ئەو دوو چاوە
یەکسەر خۆی بۆی دروست ئەکا شێپی چاوەکەی. هەندێک جار لەسەر و بابەتی برژەنگەکە ئەبدرێت و تەنها لێواری چاوەکان ئەمێنێتەوە چۆن بڵێ لە کۆتایی چاوەکە برژانگێکی بچووک دادەنێن بەتەئکید چۆنیانی بۆچی چاوێک زیاتر گونجاوە بەکاربهێنرێ. خۆی برژانەکان عادەتەن کە هەیە زۆر گەورەیە بەڵێ ئێستا حالێ منیش ئەمەم بڕیوە لەبەروی خۆی زۆر گەورە بەکارهێنرێ. خۆی کە کۆمپانیەکان دروستی ئەەکەن بە پێی چاوی ستاندارد دروستی ئەەکەن بەڵام تۆ بێ بە پێی چاوەکە بیبڕی چاو بکەرە کچم. اینجا ئەم مۆدێلەی من جلی زەردی لەبەرایە چاو بکەرە. تەنها لە بەشی ژێرەوەی چاویدا ئەو چۆن بڵێ ڕەنگە زیرەی باوەی بۆ بەکاردەهێنی. بەڵێ گیانەکەم لەژێر چاوی لەبەر ئەوەی کۆخۆی ئەم تۆزە چاوی گەورەیە نابێت لە سەر و چاوی بەکاری بێنی لەژێر چاوی خۆی بەکارەهێنی. باشە هاوێنەی چاویان بڵین عادەسە و هایلایت و ئەم بابەتانە بە پێی وەرز چۆن گۆڕانکاری بەسەردایە خات و شۆخان. بۆ نمونە هایلایت لە پێشخۆرە زۆر زۆر جوانە هەر کایبینی ڕاستەخۆ سەرنج ڕاکێشێ لە وەرزەکاندا چۆنێتی بەکارهێنانی هایلایت گۆڕانکاری بەسەردایەن هەمووی هاوتاییە. خۆی لە ئەگەر لە زستانی شابێت لە وەرزە ساردەکانە تۆ ئەگەر بۆنەیەکیش بێ لە هۆڵی داخراوایە هەر پێویستە بە هایلایت ئەبێ. هایلایت تا زۆرتر بکرێت شێپی دەم و چاوەکە و زیاتر دەرەکەوێت. هەنێ جار خاتوونەکان ئەڵەن برژانەکانمان بەسەر چاومانەوە قورسە ناتوانین بەکاری بێنین. ئەو حاڵەتەیە برژانەکەی خۆی لەگەڵ ئەم برژانە کاتیەیە تێکەڵاوەکەی بە ماسکەرا تێکەڵاوەکرێ دروستە؟ بەڵێ گیانەکەم. هات و شۆخانی تر ئێستا وردی هەم تەخەڕوجە لە زانکۆکان هەم نەورۆز نزیکە خواستە سەر ئارایشگەکان چۆن ینی بۆ چاکردنی قەش بۆ مەیکەپکردن خانمان تا چەنێ لەم ڕۆژانەدا پشتی پێبەستن بۆ بۆنە جیاوازەکان قەرە باڵغی ئارایشگەکان چۆنە بێ. وڵا قەرەباڵغە بۆ قەرەباڵغی چکە بەرە وەرزی نەورۆزیش ئەڕۆین جا تەخەڕوجیشی تایە ئێستا زۆر سوپاس بۆ خوا ئێستا باشە ئەنی هەر چەند وەسعەکەشی ئەوە نییە بەڵام هەر خاتونەکان حەزیان لێیە ئارایش بکەن. بۆ لێوێکی تەنک و باریک تۆ ئەبێت ڕێک لە ژێر لێوی خۆی ڕێک لە ژێر لێوی خۆی گەورەتریکەی. بۆی لێوەکە خرتر دەرکەوێت. هەموو کاتێکیش بۆ ئەو لێوانێک کە قوت و خڕ دەرئەکەون ناوی لێوەکە سوور ئەەکەیت. هەندێک جار باستەواکرێت کە شێدارکەرەوەیەک بۆ لێو بەکار بهێنرێت پێش سوراوکردن باشە. ئەمە تەختیت یاخود چۆن بڵێ لاینی سوراوەکە تێک نایە خات و شۆخان؟
نەبەتەکی نابێ بەکاری بێنیت سوورا و بە لێوە نامێنێتەوە. بەس ئەوانی کە لووتیان کورتە هەتا لێوە کە بەرزتر بێ جوانترە، بەس بۆ ئەوانی کە تۆزێ لووتیان ئەهات درێژترە لە ئاستی خۆیان لێویان نابێ بەرزکرێتەوە لەگەڵ بینی لووتیانە تێکەڵاو ئەبێت و جوان دەرناچێ. باشە هاتو شۆخان هەندێک جار بۆ نمونە سەوزێکی فسفۆری بەکارەهێنرێت لە کاتی جلپۆشیندا، ڕەنگێکی فسفۆری و زۆر جیاواز بەکارەهێنرێت. میکاچکردن یاخود میکەپکردن بۆ ئەم جۆرە جلانە چون جیاوازی بەخۆیەوە ئەبینێت بۆ منە ڕەنگێکی پەمەیەکی تۆخ لەگەڵ جلەکەی سەوزدا بگرێت گونجاوە. بەڵێ هەر دووخولێکیشمان خات و شۆخان ئەگەر لەم دووخولەکە هەم کارەکەی تۆ ببینین هەم قسەکانیشمان زۆر شاکە بێ. ڕۆحەک موامن تا باشێکیانی من لە ئێستا مۆدێلی ئەو ڕەنەزەقانەیە، یعنی تۆ بێبی گونجێنی لەگەڵ ئەو شێوازی جلەیە بە پێی جلەکەش ئەو کاتە موکیاجی بۆ ناکەی مایکەپەکەی ئەبێ ئاسایی بێ بۆی چکە خۆی جلەکانی زەقا نابێ ئێمە زەقتریکەین. تۆزێکیش بەلە بوو قاینەبا بیبینین زۆر جوانە دەست خۆش بە خات و شۆخان بە کاتێکی کەم مکیاجێکی جوانە بۆ کردووە. زۆر سپاس بۆ ئێوەش لەش ساق بە خات و شۆخان باگوم بەلە بوو لەش ساق بێ باگوم لا کۆتاوتەی تۆ بێ هەم سەبارەت بە مکیاجکردن و هەموەکو خانمێک کە لە 8 مارسدا پێیان بچێ بۆ خانمان بۆی پشت بە خۆیان ببەستن. پیرۆزبایەکی گەرمیان لێ یەکەم لە خۆم و لە سەرجەم خاتونانی کوردستان بۆ ئەم بەهارە خۆتان تێکمێن مکیاجی ئاسایی بکەن زۆر جوانە. هەچ کاتێکیش مکیاجیان مایکە بەکار ئەهێنی پرایمەر بەکار بێنە بەبێ دژە خۆر مێرە دەرەوە. شەوانە گرنگی بە پێستان بن بۆ پاکەرەوە و ڤیتامینەکان بەکاربێنن. زۆر باشە خات و شۆخان نەوزاد خاوەن یارایشگا سپاس بۆی لەگەڵمان بەشدار بووی لە بەیانی باش کوردستاندا. سپاس بۆ مکیاجە جوانەی بۆ خاتونە کردت. زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووم گیان زۆر سپاس. سپاس بۆ تۆ.